تاکتیکێکی نوێی حەماس بۆ ڕاگررتنی ئیسرائیلیەکان کوشتن بە ئۆنلاین. لا دوو ڕۆژی ڕابردوودا چەکدارانی حەماس لە کەرتی غەزەدا بۆ ڕێگریکردن لە هێرشی فڕۆکەکانی سوپای ئیسرائیل ڕێگایەکی نوێ بەکاردەهێنن کە کوشتنی هەر دیلێکە لە بەرامبەر هەر هێرشێکی فڕۆکەدا یان هەر موشکێکی ئیسرائیلەکان بچێتە نێو کەرتی غەزەوە ئەوەن دیلێکی ئیسرائیل بە ئۆنلاین دەکوژن. بە پێی زانیاری میدیا عەرەبیەکان لە بەرەبەیانی هێرشەکەیاندا چەکدارانی حەماس 100 سەرباز و دواتریش لەناو ئاهەنگ و فستیڤاڵەکەی ئەسقەلاندا 90 هاوڵاتی مەدەنیان بە دیلگرتووە بردوویانەتە ناو حەشارگەکانی مەکتەبی عەسکەری بزوتنەوەی حەماس. ڕێگانوێکە بەو جۆرەیە کە چەکدارانی حەماس لە کاتی هێرشێکی سوپا و فڕۆکەکانی ئیسرائیلدا بە شێوەی ئۆنلاین و لا سەرپاخشێکی ڕاستەوخۆ بۆ ناوەندێکی سوپا و با بەرچاویانەوە دیلێکیان دوان دەکوژن. ڕێگاکە بۆ کۆتایی هێنانە بۆ هێرشە چڕوپڕی سوپای ئیسرائیل کە ماوەی 48 کاتژمێرە دەستیان پێکردو و بە گوێرەی زانیاریەکانی کەناڵ 12 لەو ماوە کەمەدا فڕۆکە ئێفشازەکانی ئیسرائیل 9000 تۆن بۆمبیان فڕێداوەتە ناو غەزەوە. بەو هۆیشەوە 600 کەسی مەدەنی گیانیان لەدەستداوە و 1900 کەسیش بریندار بوون. لا بەرامبەردا ئەبوو عوبەیدا وتەبێژی ئەقسا ڕایگەیاند بە ئامانجگرتنی هەر ماڵێکی غەزا واتە لە سێدارەدانی بارمتەیەک بەبێ ئاگادارکردنەوەی پێشوەختە. وتەبێژەکەی ئەقسا دەشڵێت لە سێدارەدانی بارمتەکان بە شێوەی دەنگی و ڤیدیۆ پەخش دەکەین. بەشێک لە چاودێرانی دۆخەکەت دەڵێن ئەم کردەوەی حەماس و کوشتنی دیلەکان بۆ فشارخستنە سەر ئیسرائیلە تا داوای ئاگربەست لە حەماس بکات و دۆخەکە هێور بێتەوە. بەڵام تا ئێستا ئیسرائیل لە دۆخی هێرشدایە. سەرۆکوەزیران ناتانیاهۆش دەڵێت ئێمە شەڕێکی دوورمەودامان لە پێشە و حەماس دەبێت باجی ئەو هەڵەیە بدات. لە لایەکی دیکەوە شرۆڤەکارانی سیاسی و سەربازی دەڵێن ئیسرائیل نزیکەی 1000 کوژراوی هەیە. ئەمە شۆکێکی گەورەی کە لە ماوەی 50 ساڵی ڕابردوودا بەسەریدا نەهاتووە. بۆیە هەرچەندە دیلەکانیش بە ئۆنلاین بکوژرێن بەڵام هێشتا ناتوانرێت بەر بە هێرشەکانی ئیسرائیل بگیرێت. لا کاتێکدا سوپایەکی 300,000 سەربازی بە ئامادەویەدەکەوە ئامادەی کردووە بۆ جەنگ.